کە لە ئێستادا ماوەیەکە سەرقاڵن بۆ ئەوەی دابمەزرێ ئەویش دامەزراوەی سەرۆک مام جەلالە لە ئێستادا ڕێکارەکانی دەستی پێکردووە لە ئایندەیەکی نزیکدا ئەم دامەزراوەی بە شێوەیەکی فەرمی ڕادەگەێنرێت لەسەر بابەتە میوانێکمان هەیە بەڕێز دکتۆر محەممەد سابیر کە بڕێزیان سەرۆکی دامەزراوی سەرۆک مام جەلالن ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی ئێمەیە دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سپاسی وەشەکەم بۆ ڕخساندنی ئەم دەرفەتە. زۆر سپاس. ئەگەر باسێکی دامەزراوەکە بکەین ئەم دامەزراوەیە لە چی پێک دێت و ئامانجی دامەزراندنی دامەزراوی سەرۆک مام جەلال چییە؟ طبعاً دامەزراوەکە دامەزراوەیەکی ناحکومیە قانزاز نەویستە سربەخۆیە بێلایەنە کاری سەرەکی ئەوەیە هەروەها دامەزراوەیەکی مرۆڤایەتی نیشتیمانیە و کاری سەرەکی ئەوەیە کە ناساندنی و پاراستنی ئەرشیف و هەرچی پەیوەندی هەیە بە ژیانی سەرۆک مام جەلال لەوانێ وەکو سەروەتێکی نیشتیمانی بپارێزرێت و گەشتی پێ بدەێت. باشە کرێت نای بنین وەک مۆزەخانەیەکی لێ دێت ئەم دامەزراوەیە؟ مۆزەخانە خۆی بەشێ مۆزەخانە بەشێکە لە ئەم دامەزراوە سێ ناوەندی هەیە یەکێ لە ناوەندەکان مۆزەخانەیە کە مۆزەخانەکەش برێتیە لە پاراستن و کۆکردنەوەی هەموو کەلوپەلەکان و ئەوانەی کەوا مام جەلال هەر لە سەرەتای مناڵیەوە کۆتاک و بڵێن ماڵاوی کردنی وەکو سەرۆک کۆمار ئەبێ کۆ بکرێتەوانەیە لەو کرێ بە مۆزەخانەیەکی گەورە لەسەر مەزارەکەی مام جەلال. باشە ئەمە یەکێکە لە بەش ناوەندەکانی بڵێن لەبەرە ئەو مۆزەخانەیە بەشێکە لە دامەزراوەکە و ئیشی بووەکە. باشە شوێنی سەرەکی دامەزراوەکە کوێ دەبێت؟ ئێستا لە کاتی شوێنی سەرەکی لە شاری سلێمانیە بێ بەڵام لە ئۆفیسەکەمان لەبەرەوەی ئەمە ئەو مەزاری مام جەلال بە سەرۆک تاڵەبانی وامان لێ کردووەکو موجەمماعێک بێ مۆزەخانەی تیابێ کتێبخانەی تیابێ چاپخانەی تیابێ پەیمانگەی استراتیجی تیابێ هەروە شوێنی حەوانەوە و بڵین مۆڵ و هەرچی ئەوانەی کە ئینسان پێویستێتی هەروە بەنسبەت مناڵانەوە بەنسبەت سەوزاییە وانێ شوێنێکی وام حساب کراوە کە مەزارگەکە مەزارگەیەک بێ کە شایەنی شایستەی مام جەلال بێ هەموو ئەمشتانەی تیا هەبێ جا لەبەرەوە ئەو ئۆفیسی بڵین دامەزراوەکەش ئەچێتە ئەوێ یەکێ لە بینایەکان بۆ دامەزراوەکە دەرخانەکرێ باڵێن بۆ دەستی دامەزرێنەر و بۆ کارگێڕی و بۆش ئەوانەی کە هەرچی ئەو کارمەندانەی کە کاری تیاکەن وەکو چۆن کورساتەیە لەوێ نەبێ بەڵام لە ئێستاچەیە بە موقەتی ئۆفیسێکی هەیە دەست بەکارە بێت لە ئۆفیسەکە لە سەرەتای مانگی داهاتوەویش لە جادەی سەلمە بێت. باشە دکتۆر باس لێەوە کرد کە ئەم شوێنە هەم شوێنی مۆڵی بۆ تەرخان کراوە شوێنی هەموو باشە کەواتە ئەمە شوێنێکی گشتیە هاوڵاتیانی ئاسایی و هەر کەسێ خوازیار بێت دەتوانانی سەردانی و شوێنە بکات؟ بەڵێوە ڕاستە وەکو شوێنێکی گشتاریشی لێ وەکو شوێنێکی هەموو شتاکە وەکو چۆن لە بەشێکی زۆری سەرکردەکانی وڵاتانی دنیاە وەکو ئەو مجەممەعایان وەکو ئەو کۆمەلگایە دروست کراوە مەسەرن بۆ نمونە تیتۆ کە ماوەیەکی زۆر یەشێ لە هەرە سیاسەتمەدارەکان و سەرۆکی یوغۆسلاڤیا بوو جەماعێکی وای بۆ کراوە یەکو مۆزەخانە وەکو کتێبخانە هەرچی عەلاقەی هەیە بە ژیانی تیتۆوانی هەر لە مناڵیەوانیا تاکو مەسەلەی ڕاوکردنی ئەمانە هەموو لێیا کۆکراوەتەوە و خەڵکیش جگە لەوەش مەطعەمی تایە و تێلی تایە هەموو ئەو شتانی شوێنی حەوانەوە تایەتی شوێنێکی گەورەیە خەڵک کە بچێ بووە ئەتوانێت وەکو شوێنێکی سەیرانگاشینی کە وەکو شوێنێکی حەوانەش بەکاربێنێ ئێمە ژنازبان هەیە هەموو شتێکی تیابێ هەم بۆ چالاکی کۆمەڵایەتی هەم بۆ سیاست هەم بۆ تاریخ هەم بۆ توێژینەوە هەموو مەراکزێکی باشە دکتۆر بە بەرداوامی کە مۆزەخانەیە یاخۆ شوێنێکی گشتی دەکرێتەوە زۆرجار کە تێبینیمان کردبێ ڕەنگە زمانە جۆرا و جۆرەکان یان زاراوە جۆرا و جۆرەکان کە لە هەرێمی کوردستان دابوونیان هەیە
وەکو ڕێنماییەک و ڕێبەریەک لەم شوێنانەیە ڕەنگە شوێنێکی بۆشاییەک و فەراغێکی بەجێ هێشت بێت کە ئەمە بەدی ناکرێ. ینی تا چەند لەم دامەزراوەی سەرۆک مام جەلالدا ڕەچاو و تێبینی ئەمە کراوە کە کەسێکی بیانی ها وەکو ڕێبەریەک و ناونیشانێک بۆ معلوماتێک بۆ ئەم زانیاریانی کە سەرۆک مام جەلال هەی بووە تیشک بخەنە سەر نووسینیش خۆی هەم بە نووسین هەم بە گوێگرتنیانەوە سەمعی و بڵێن گوێگرتن و بەنووسین و هەموو شتێکی هەبێ دیارەوە تیمێکی هینی پرۆتۆکۆڵی ئەبێ و کاتی کە تەواو منجەماکە کە ئیشی ئەوە بێ پێشوازی لە بێ ئەمیوانە بیانیەکان بکە و ئەو تیمە پرۆتۆکۆلیە بێ شارەزای لە زمانی ئینگلیزی و زمانی فەڕەنسی و زمانە جیهانیەکانە هەبێت جگە لە عەرەبی و کوردی و بەم شێوەیە و ئەوە یەکێکە بێ لە با بڵێن کارمەندەکان ئەو کارماندانەی شیەکەی تەبانی بەشێکی زۆری وەکو توانەگەر جەنابیشت چوبیتە دەرەوانە و کاچیتە ئەو مۆزەخانانە و شوێنانە هینێکە دانێکە لە گوێگریت و دەستی پرۆگرامێکی هەیە مەسەن ئەم شوێنە کوێیە چیتیایە مە لە هەرێمی کوردستانە شێوازێکی تازەیە دەهێنێت ئەبێ شێوازێکی تازە بێ هەر تەنها وەرەقی نابێت دیجیتاڵی شەبێت مەسەلەکان مەسەری خەڵکی ڤیددیوێ بێ مەسەن خەڵگە کورتە ڤیددیوێ بێ یان فلیمێکە بێ لەسەر مام جەلال لە قاعەکانە بڵین دائنرێت ئەو کەسێک کە بێت لە سەیری ئەو فلیمە بکە نیشتە بکە کە هاتووە بۆ زیارەتێوێ ئەتوانێت لەوێ شوێنی بۆ دابین ئەکرێت و ئەنجا گوێگرێت یان سەیری ئەو فلیمە ئەکات پەیوەندی هەیە بە ژیانی مام جەلال. باشە دکتۆر پرسیارێک لە لای من دروست بووە دیارە ئەم دامەزراوەیە شێواز و میکانیزمێکی تازەیە لە هەرێمی کوردستان و عێراقدا گەر بڵین دەکرێت بزانین بیرۆکەکەی سەرەتا لەلایەن کێوە بۆ ئەم بیرۆکە جوانە کە هێنراوەتە نێو هەرێمی کوردستان و بۆ کارە مێژینەکانی سەرۆک مام جەلال. بیرۆکەی ئەوەی کە مەزاری مام جەلال گرنگیشتی تیا بدرێت و دامەزراوەیەک بە ناوی بۆ مام جەلال دروست کرێ کۆنە هەر لە دوای وەفاتکردنی وەفاتکردنی مام جەلالەوە لە 2007 وانێ دوای ئەوە هێرۆخان بیرۆکەیەکی بەو شێوەی هەبوو بەداخەوە بەهۆی نەخۆشکردنەوە نەیتوانینەوە دوای ئەوە کە شانازخان ویستی ئەوە بڵێن گەشەی پێ بداتەوە و بیرۆکەیە بێنە تا وجودەوە بەڵام هیچی ئەوانە با بڵێن مایەوانێ وەکو خۆی بەڵام لە ماوەی 6 مان لەمە پێشترا لە ڕاستیە وەکو بڵین سەرەتایەک کاقوبا جوابی بۆ ناردەم وتی نیازی شتێکی وامان هەیە پێمان باشە تۆ سەرپەرشتی ئەو دامەزراوەیە بکەیت و منیشتم هەرچی بکرێنەوە جوابی من بووە بۆ نامەوێت لە سیاست و بڵین مەسئولیت و ئەوشتانەیە بەڵام بۆ مام جەلال و هێرۆخان هەرچی پێ بکرێت لە ژیان مایکم خەزاری ئەوانم لەبەرەوە هات وڵەوە تر باسی بمان کرد کە ئێمە دەستکن بە دامەزرانی ئەو دامەزراوەیە لە پێشەوە تەبعاً بێگومان بوودا هەر دامەزراویە پەیڕۆ و پرۆگرام و ئامانج و هەموو شتەکانی هەبێ بێ مۆڵەتی هەبێ بۆ وەرگرتنی مۆڵەت لە هەم لە ڕێکخراوە ناحکومیەکان لە هەرێم لە هەولێر لە پایتەختی هەرێم با بڵێن هەروەها ڕێکخراوە ناحکومیەکان لە بەغدا وە بۆ ئەوە دەستەیەکی یاسا بڵێنەوەی لە شارەزای یاسن و پارێزەرەکانن دامان نابووە ئەوەی کەوا پەیڕە و پرۆکان لە ڕووی یاساییەوانێ کە بگونجێ لەگەڵ یاسای عێراق و یاسای هەرێمی کوردستان و بە جۆرەیە و بنەمایانە دابڕژێت و بێگومان ئێمە وەکو ئەو بیرۆکەی مەزارەکە چیتیا بێت وەکو ئەو فکرانەی کە من خۆم بەژوو حاڵی خۆم شماوەکی زۆر لە دەرەوە بوو مەسەن زیارەتی ئەو مەزارگانم کردووە هەر لە هی هۆشی مینەوەی لە ماوسیتۆنەوە لە جۆرجواشتۆنەوە لە هی ولفپالمیەوە لە هەموو ئەوانە هەروە فیدراسیۆنەکانە مؤسسەکانە لەسەر کڕێنێتەوە ئیسفادەمان لەسەر هەموو کە وەکو بڵین تێڵکێشی هەموو ئەو بیرانە بێنین شتێک دروست بکەین کە تا ئێستاشی لە دەست پێکین هێشتا کۆچ هێنمان نەکردووە شتێک دروستکەین لە ئاستی مام جەلال بێت چیشی هەمومان قەرزاری مام جەلالین بە هەموو ڕێکەوە میلەتی کورد قەرزارێتی عێراق قەرزارێتی لەبەرەوە
هیوادارین بتوانین لە پاشە ڕۆژە شتێ بکەین کە لە ئاسوی ڕێبازی مامجلال و فکری مامجلالوە لە ئاسی ئەو شخصە کەسایەتێک گەورە مەزنەیە بێ کە باوەڕ ناکەم جارێک کە مامجلالشکە دروست بێتەوە. باشە دکتۆر دواوادە بۆ تاوابوونی کارەکانی ئەم دامەزراوەیە دەچێتە کێەوە کەی بە کۆدادێت خۆی کارەکانی تاوا نابێ بڵێ دەست بە کاربوونیان چێنە کاربوونیان ئێستا ئەمە وەکو مۆڵەتەکانمان وەرگرتووە ئۆفیسەکانمان دیاری ئەو ئۆفیسە موقەتەی کە تاکو مەزارەکە چوچێ مەزارەکە بەو کۆمەڵە بینایە و مەتحەف و چاپخانە و هینە زۆرێوێ هەنی خۆ تۆزانی بینایشی بچوو درسێکە ساڵی دو ساڵێتەوە تر هەوڵە دێن بە زووتنی کات ئەوە مهندسی بۆ بێنی سەشی من ساعت 4:30 و لەگەڵ سەرۆکی بەلەدیا و شارەوانیا هینم هەیە بوو مەسەلەی ئەرزەکە و مەساکردنی و بتوانین هەوڵ بین و پارچەزێ ڕاستە مەزارەکەی ماجرای سەلویا بەڵام هەر ئەو ئەرزە کافی نییە جادەیە وێژ هەموو شتمان هەیە سەخەریتەکانمان هەموو پێە کەی ئەوانەیشمان تەواو کرد تا دەسەکەین بۆی سوود لە خبرەی وڵاتانی دەرەوە وەرگرین شەریکاتی ئەجنەبی کە لەو بوارانەیە شارەزایی تەواویان هەیە ئەوانە بێنێنکەین ینی ئەوە نەبێت تەنها وەکو باوەڵێ مهندسەکانی خۆمان مهندسی باشیشمان هەیە من گومان ناکەم لە توانای مهندسەکانی خۆمان بەڵام خبرەی وڵاتانی تر لە وارانەیە تێکەڵکێش بکرێت و بهێنن هەتا ئەو وەختانە مەسن ئیشی ئێمە زیاتری ساچی ئەوەیە کە دامەزرانی ئۆفیسەکەی و کارمەندەکان هەر کەسە شۆری خۆی بگرێت و بەرنامەی ساڵانە دانیم و بە جۆرەی ئەو بەرنامەیە کە دای ئەنین هەم چالاشەکانمان هەم شتەکانی کەماندار. باشە دکتۆر یەک بابەت دەمەوێت مادام شتەکە ستانداردە شتێکی نوێیە لە هەرێمی کوردستانە دەکرێت بێگومان ڕەنگە کەسانێکی زۆر چاوەڕێ بن کە بۆ سەرکردە دیارانی جێدەستیانە بووە لە هەم سەر بەخۆی کوردستان و کەسایەتێکی وەکو سەرۆک مامجلال شتی جیاواز چاوەڕێ دەکرێت زۆر جار لە نێو مۆزەخانە جیهانیەکانە دەبینین کەسایەتە کاریگەرەکان لە جیهاندا لە مۆم پەیکەریان دروست دەکرێتەوە کەسایەتیان دروست دەکرێتەوە ئەمە نەبوو بە هەنگاوێک لەم دامزراوەیە شوێنی بکرێتەوە بێگومان ستاتوی مامجلال دروستەکە بە چ شێوەیەک ئەوانەی من پسپۆر نیم لەوانە نەوەکو فکرە حتمما بەتەچیت بوونی منتەکەی مامجلال لە بێشێک لە مۆمنتەکان بێ بە ڕەمزێک هەم بۆ شاری سلێمانی هەم بۆ عێراق. باشە دو پرسیارم بە ئەمە بێت ئەمە بزانم ئەم دامەزراوەیە ڕەنگە پێویستی بە کارمەند بێ لە بوارە جیاوازەکاندا دەستی کار و هەلی کار بڕەخسێنێ بۆ گەنجان چ لە ناوخۆ چ لە دەرەوە کەسانی شارەزە ئەمە هەلی کارە ڕەخسێنێت بەڵێ بێگومان بەڵام لە سەرتاوە ئێمە بەشی هەموو ئەوانەی کەی سەدەسەری دامەزرێنن و کارمەندەکە هێنین خۆبەخشین بەڵام بێگومان ئێمە پێویستیان بە کارمەند دەبێ و کارمەندیش لە بوارە جاجەکانە پێویستی بەوە بێکەوە بچێشی ژیانی بۆ دابین بکرێت حتمما هاوڵی ئەوە ئادەین بەجێری. دکتۆر هیچ شتێکی دیاریکراوە ماوە لەسەرم بابەتە؟ نۆڵا تەنها ئەوم هەیە کە بێگومان ئێستاچی ئێمە لە دەی بڵێن یادی ساڵانەی مامجلال یادی 5 ساڵەی ماڵاوی مامجلال دوو بۆ نەمان هەیە یەکیشانەوە ڕسمیە کە لە هەولێرە کرێتەوانێ بە ناوی ئەم بڵێن وەکو چالاکێکی ئەم دامەزراوەیە کە هەموو کەسایەتەکانی عراق لە ڕئیس وزرا و سەر و کۆمار و لە شخصیاتەکانی کۆنە ڕئیس وزراکان و وەزیرەکان و هەموو ئەندام پەرلەمانی کۆن و تازە چیهی عراقی چیهی کوردستانی هەروە کۆمەڵە شخصیاتی کە لە دەرەوانێ بانگمان کردوون و هەروە کەسایەتەکانی کوردستان و هەروە بێگومان ئەندامانی سەرکردایەتی یەکێتی و هەروە سەرۆکی حیزبەکان و هەموو مەکتەبی سیاسی حیزبە کوردستانەکان هەمویان بان کراون دەوروبەری ئەوانەی کە بان کراون کە لە هەولێر ڕۆژی دووشەمە سعات 3 بۆ سعات 5 بێت ئەو دەوری 613 کەس داوەرنامەی بۆ چوو کە مەسەلە ڕسمیەکە بێت کە لەوێ ئەکرێت بە ناوی ئەم دامەزراوەیە بێت و هەروەها هینێکی کە ئەمە بەشێکە لە هینەکە چالاکیەکانی بەشی چالاکی دووهەمی ئەوەیە کە لەسەر مەزارەکەی مامجلال بەشێک لە ئەندامانی دەستەی دامەزرانی و کارژێری یەکێتی نیشتیمانی کە لەوێ لەسەر مازارکەکە بێ لە سعات 8وانێ تاکو و ئێوارە بۆ پێشوازیکردن لە هەموو کەسایەتی و خەڵکانی شاری سلێمانی کە ئەیانەوێ لەو ڕۆژەیە
هەست و نستی خۆیان دەربڕین بۆ بەنسبەت مام جەلالەوە بێنە سەر مەزارەکەی لە پێشوازیەکە و سجل نووسراوە کەسە بە جۆرە ئەو سجا چی بنووسێت چ ڕێی خۆی دەربڕێ هەمووی ئەو تەرتیباتانە کراوە هیوادارم خەڵک بەشداری لە ینی ڕۆژی دووشەممە لە هەر لە بەیانێوانە بۆ سەر بەزارەکەی مام جەلال سلێمانی و وەزی ئەو مەسلەی ئەو بۆ نەڕسمیەکەیش کە لە بەغاوە بە تارێک هەمویان هێنرێنە هەولێر بەشداریەکە لە مەراسیمەکەی و دوایژ ئەگەڕێنەوانێ ئەمە جگە لە ئەحزابەکانی کوردستانی و عێراقی و ئەوانی کە بۆم باسکردی توانە هیوادارم هەمومان پشگیری ئەو بڵین ئەو یادە بکەینەوانێ هەرچەند یادێکی خەمناکە بەڵام لە هەمان کاتی شابێ یادی ئەم ئەو یادا یادێکی متەمەیز بێت هیوادارین لە ساڵانی داهاتووە کە بتوانین ئەو یادە وەک چێشێ لە بەرنامەجەکانی ئەمەیە ینی داوامان بریاراوە کە ئەو بۆنەی وفاتکردنی مام جەلال بکەین بە ڕۆژێکی نیشتیمانی لەو ڕۆژە نیشتمانیانە بکەین بە پشوو هیچ نەبێت هەوڵی بۆ بدەینکەوە وەکو ڕۆژێکی نیشتمانی دیاری بکەین و هەموو ساڵێک یادی بکەینەوە کە شایستەی خۆی بێ و ئەمە لەلایەک لە لایەک و داواکەینکەوە ئێمە ئەو بڵێن دامەزراوەیە لە سەرەتایان و هەوڵی ئەوە دەینکەوە بارکەکانی خۆمان هەڵسین دیارە ئەمە مەشروعێکی پرۆژەیەکی گەورەیە لەو پرۆژە گەورەیە بە ئەوە نییە بڵێن لە مانگێک و دوو مانگ و ساڵێکین بێ هەموو ئەوە کۆڵی هەنگاو بەنگاو بچینە پێشەوە و بیارمەتی خەڵکمانەوێت چه پۆسپۆر چه ئەکادمیەکان چه ڕۆژنامە نووسەکان چوشکە بیربانوانتەکان هەر کەسێ ئەتوانێت دەرگامان کراوەیە کە سوود وەربگرین لە خیبرە و ئەزمموی هەموو کەسێک هەموو لایەک چه کورد بێت بیانی بێت چه عەرەب بێت چ هەر کەسێکی هەبێ ئێمە دەرگامان کراوی هەوڵە دەین سوود وەرگین لە ئەزمموی هەمویان و شتێ بێ لە ئاستی مام جەلالا بێت و هاوکاری هەموو لایەکمان پێویستە و ئەم دامەزراوەی سیاسی نابێت ئێمە وەکوڵێ بە یەک مسافە لە هەموو لەگەڵ هەموو لایەنەکانە بین و خۆمان ناخینە با بڵین کێشەی بڵین ناتەبایی و یان شتی سیاسیوانە هەوڵە دەین ئەو موسسەی ئەنجامەکانی بە جۆرەی ئەنجامەکانی کە سوود لە هەموو توانە و کەفاعەت و ئەزمموێکی هەموو کەسێک وەربگرین و هەوڵی ئەوە چاوەڕوانێکی هاوکاریەکەن لە هەموودایەکەوە بە تابەتی بۆ شەم هەر کەسێک شتی مام جەلالێکیان لە وێنە لە ڤیددیوە لە مقابلە ئێمە تەخیل کراوین کە هەمووی وەرگین و کۆی کەواتە ئەو کەسانی کە پێشتر لە سەردەمانی شاخۆ لەگەڵ مام جەلالا بوون دەتوانن ئەرشیفەکانیان ڕادستی دامەزراوە و بەناوی خۆیان وەڵێن لە فڵان کەسمان وەرگتووە لیان فلان مؤسسەمان وەرگتووە مافی ئەوان نافەوتێ مۆدەچێتیوانە بەڵام کە ئەچێت لە جاتیەوە لە ماڵەکەی خۆیان دایبنێ لە شوێنێکە دایبنێ یەت لە وا بڵێن لەو شوێنێکە بۆ دیاری کراوە ئەرشیفەکرێ و خەڵکی ئەمێنێتیشەوە خەڵکی استفادەی لە یەکە ڕۆژن بێ نووسەر کارمەند هەموو کەسێک بیرمەند ئەمانە هەمووی بۆ توژینەوە بۆ توژینەی زانستی بۆ توژینەی کۆمەڵایەتی بۆ توژینەی مێژویی بۆ ڕێبازی مام جەلال هەمووی استفادەی لێکن هیوادارین کە خەڵک بە پیر ئەم داوایمانەوە بێت و چیان لایە بمانەنێ وەکو وتم مڵکێتی ئەساسی ناوی ئەوان ئەنووسرێت و سوپاسیان نەکرێت لەوەیە کە ئێمە لەوانمان وەرگتوینی ئەوە نافەوتێ بەڵام نەجاتی ئەوەی لە ماڵەکانی خۆیان بێت لەو شوێنە بێ هەم بخوان شەرەمەمەندیە هەم خەڵکی استفادەی لێکات و هەم دامەزراوەکەش استفادە کاتە دوو جار خزمەتە هەم بە دامەزراوەکە و هەم بە خۆشیان کەناویان لەو شوێنەدا دەمێنێتەوە ینی بەڕۆشن بیر و کارمەند و بڵێن بیرمەند و ئەوانەی کە لەسەر توێژینەوە و لەسەر مێژوو لەسەر هەموو شتێک دکتۆر من زۆر سپاس دەکەم کە لێرە لە کورسات ئامادەبووی ماندوو نەبن هیوای کارێکی باش و ماندوو نەبوونتان لێکەی زۆر سپاس دووبارە بۆ بەڕێز دکتۆر محەممەد سابیر کە بەڕێزیان سەرۆکی دامەزراوی سەرۆک مام جەلال بوون لێرە لە ستۆدیۆ ئامادەبوون خۆشەویست